دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامە بین و ئەم بڕگەیەمان تایبەتە بێت بە ستایلی جلوبەرگی کوردی کە وەک جلوبەرگی مۆداوە جلوبەرگی ئەسێرە جیهانەکان نازان بۆ بە جلوبەرگی کوردی و گرتوومە تاوان کوردایەتی هەمیشە لە ناخمانایە و لەگەڵ کاکاروانە ئەوەنە باسمان لە میوزیکی ڕەسەنایەتی کوردی کرد کوردیەکە هەرماوەتەوە. باسێک لە ئەوواکەین کە جیهانی مۆدە و ستایلی ئەسێرە جیهانەکان هەمیشە جێگەی مشتومڕ و سەرنجە. جا لەبەر ئەوەشە کە هەر لە جلوبەرگی ڕۆژانەیانەوە مشتومڕ هەیە حتاوەکو ئەگاتە سەرفەرشی سوور و وانێو ئەو بۆنانەی کە لە نێو هۆلیوود و یاخود ئەو بۆنە جیهانیانی کە ئەنجامەدرێت. جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر جلوبەرگەکانیان بزانین کە ئایا جلوبەرگەکانیان چۆنا لە چ ئاستێکایە میوانداریێک لە دیزاینەرە بەتوانەکانمان کردووە کە ئەویش خات و بانە فەرەیدوونە کێکێکە لە دیزاینەرەکان و دیزاینێکی جوانیشی بۆ جلوبەرگەکانی کردووە بۆ ئەمڕۆوە بێگومان دیزایانی ئەمڕۆی خۆشمی لێ پرسم بە بزانم دیزایانی جلوبەرگەکانی من چ بابەتێکە گرێتەوە خات و بانە بەخێربێ بۆ سەودەی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ تۆش ئێمە زۆر زیاتر. سەرەتا ڕێک لە جلوبەرگەکانی خۆتەوە دەست پێکەم. ستایلی پۆلکەدۆتە هەڵبژاردووە کە لە ئەم ساڵا ستایلێکی زۆر باو بوو لە تەواوی جیهانە و هەتاوکو ئێستاش زۆربەی کەسایەتی نێودارەکانی نێو هۆلیوودتر بە سینەماکاران و بە هونەرمەندانەوە بە شێوەیەکی گشتی ئەم ستایلە زۆر بەکارێنن. بەڵێ ستایلی پۆلکادۆت خۆی زۆر دەمێکە هەیە بەڵام ئەم ساڵ زۆر بڵاو بووە لەناو خەڵک و خەڵک زیاتر بەکاری ئەهێنە ئەگینا ئەگەر سێری کۆن بکەین و ڕابردوو بکەین خەڵک لە پەنجاکان و شەستەکانش هەر لە بەریان کردووە. جا بۆیە من ئەمڕۆ بەم ستایلە هەڵمبژار بە قەمیسێک بۆی ها لەگەڵ شوێنەکەیە گونجاوترا بۆی تۆزێ فۆرماڵتر بم لەگەڵ پانتۆڵێکی سپیا لەبەرم کردووە. ئیتر هەم لەگەڵ ترێندەکەم هەم بە شێوازێکی فۆرماڵ زۆر قەرەباڵغی منە کردووە. دەستە خۆش بێت. با باسێک لە ئەسێرە جیهانەکان بکەین. بە بڕوای تۆ جلوبەرگی ئەسێرە جیهانەکان کە لەسەر فەرشی سوور لەبەری ئەکەن تا چەند ئەبێتە پێناسەی کەسایەتیان چونکە بۆ منە کاتێک کە ئێمە ڕەنگی سوور بەکارێن هەمیشاڵەنەوە ئافرەتە زۆر بڕوا بەخۆ بووە زۆر سیقی بەخۆی هەیە. بەڵێ. ستایلی فەرشی سوور زۆر جیاوازە لەگەڵ ستایلەکانی تر کە ڕۆژانە بەکاری ئەهێنیە هەر شوێنێکی تر. چکە فەرشی سوور زیاتر بۆ ئەوەیە کە تۆ ستایلی خۆت شخصیاتی خۆ دەرەخەیت بە لە هەمان کاتە بێ بە ستایلێکی زۆر ڕاقی و لەگەڵ ڤایپی شوێنەکە بگونجێ. جا بۆیە بۆ ئەو شوێنانە زیاتر عەزی لەبەر ئەکرێت. جا ئیتر بە پێی ئەو ئیڤێنتەش ئەگۆڕێت یعنی هەنێ ئیڤێنتمان هەیە ئەبێ زۆر ئۆڤەر بڕۆیت هەنی ئیڤێنتمان هەیە نابێ زۆر ئۆڤەر بڕۆیت بەس لە هەمان کارشە پێویستە کە لەگەڵ ترێندەکانیش بڕۆیت بەس ئەو ترێندا هەڵبژێری کە لەگەڵ خۆتا ئەگونجێت نەک بەس لەبەرەوەی ترێندە من لەبەری بکەم. زۆر ڕاستە کەواتە خات و بانە خۆت زیاتر حەز بە چ جۆرە دیزاینێکەکەیت وە خۆت لەگەڵ ترێندی ساڵا ڕۆیت بە هەمان شێوەی ئەسێرە جیهانەکان. بەڵێ حتمما لەگەڵ ترێندی ساڵا ئەڕۆم بەڵام لە هەڵبژاردنەکانیە وریام یعنی هەنێ ترند هەیە لەوانێ لەگەڵ جسمی منانە گونجێت لەوانێ لەگەڵ ستایلی منانە گونجێت زۆر بەکاری ناهێنم ئەتۆم شتی ترا بەکاری بێنم کە زۆر دەرنەکەوێت بۆ نمونە هەنێ ڕەنگ هەیە لەوانێ من حەز نەکەم لە بەریکەم ڕەنگ وەکوچی حەزت بە چ جۆرە ڕەنگێکەوە هەست ئەەکەیت چ جۆرە ڕەنگێک لە بانە نایەت لەگەڵ تویان ناگونجێت. بەڵێ هەنێ ڕەنگ هەیە هاوەکو ڕەنگە فسفۆرەکان و ئەوانە کە زیاتر خەڵک لە هاوینا لە بەری ئەکە هەست ناکەم لێم بێت کە وەکو جل لە بەریکەم بەڵام لە ئەکسسواراتەکانمە بەکارێنم جانتای فسفۆری لەدەست ئەەکەم پێڵای فسفۆری ئەەکەم یعنی هەر ئەوەیە ترێندەکەم بەکارهێناوە بەڵام زۆر زەق نییە. وڵایی ئەتوانم بڵم لەمایانە زۆر باکسی منەوەی من ئەم هاوینە هیوایەتم ڕەنگی فسفۆر بوو کە ڕەنگێکی زۆر جوان و هاوینەیە جا لە جلوبەرگا بێت بەسانی نۆکیش مەستەکەم تۆزە ڕەنێکی فسفۆریە ئەوە زۆر فسفۆری نییە جوانەوە ڕەنگێکی زۆر جوانە. کەواتە بابینە سەر سایلی جلوبەرگەکانی من ئەم سایلە جلوبەرگی من چی پێوترێت لە نێو جیهانی مۆدەیە. ئۆکەی ستایلەکەی تۆ زیاتر بەرەولای ئۆڵدمەنیە ئەڕوا چکە شێوازی دیزاینەکەی تۆزێها فۆرمەڵە و ڕاقیە ڕەنگەکەشی لە هەمان کاتە سەوزشێکێکە لەو ڕنگانەی کە بۆ وەرزی هاوین زۆر جوانە ئیتر شێواز ڕێخستنەکە و لەگەڵ ئەو قای سواراتەکانە زۆر جوانە. زۆر سپاس زۆر دڵم پێ خۆش بوو دەستە خۆش بێت. کەواتە بە باسێک لەوە بکەین سەر ستایلی جلوبەرگەکان لەسەر فەرشی سوور. لە مێژووی فەرشی سووری مێتگاڵەیە چ ستایلێک هەیە کە تۆ چاوت پێکەوتووە هێندە سەرنجی ڕاکێشاویت هەرگیز بیرە ناچێتەوە هەستەکەی بۆ مێتگاڵا ئەو جلوبەرگە زۆر گونجاو بووە. بەڵێ
ئەمێت گالایە شتی زۆر جوانم بینی هاوڕاتم چکە تیمەکەش ئەو بوو فاشن ئز ئارت یعنی هوەر و فاشن تێکەڵ کراوە کە ئەمە یەکێکە لە شتەکان کە زۆر حەزم لێ بنیش فاشن هونەرە زۆر باشە. یەکێک لە دیزاینەکان ئەوەی کە ڕسمی ڤانکوغ بوو تێکەڵ کرابوو ئەوم پێشکەشکارەکە بەڵێ ئەوم زۆر بەدڵ بوو. دانەیەکی تریش هەبوو ئەوەی کە مەیکاپی کچەکە وەکو فرمێسکێک بوو ڕەش بوو زۆر ناوی هونەرمەندەکان ناناسم بەس ئەو جانە زۆر سەرنجی ڕاکێشام. ڕاستەکە جلوبەرگی زۆر جوان و سەرنج ڕاکێشی تیا هەبوو بەڵامەوەی کە زۆر دەنگیایەوە نازەم لەبەر ناوبانگەکەی بوو یاچی بوو بیۆنسەی بوو کە سوپرایزێکی گەورە بوو لەگەڵ جەیزی و لەگەڵ کچەکەیانە ئایڤی بلو هاتنە نێو مێت گاڵاوە بەسەر فەرشی سوورە تێپەڕی. بەڵێ ڕاستەکەی. ئینجا باباسێک لە شێ بکەین لە شەکیرا لە نێو مۆندیالی ئەم ساڵی 2026 جلوبەرگێکی لەبەر کرده بوو کە جلوبەرگەکەی هەندێک ڕەنگی زەقی تیا بوو بە بۆچوونی تۆوەکو دیزاینەرێک لێکدانەوە چیە بوو جلوبەرگانی شەکیرا کە لە نێو مۆندیالە لەبەری کرد بوو و کاتە شەکیرا شتێ بکات بەڕاستی یەکسەر دەنگدانەوەی بێت یەکسەر قسەی لەسەر شەکیرا خۆی شخصیاتێکی ئەوەی هەیە کە ئینسانێکە زۆر ئەجوڵێ بۆی ئەو جلانی کاڵی بژاردو ئەو ڕنگانە خۆی ئاتان ڕەنگی زەق و ئەوانە ئەوە پیشانمان ئەو مەسجە ئەگەین کە ئینسانێکە زۆر حەروکە زۆر ئەجوڵێت بۆیە ئەو ڕنگانی هەڵبژاردووە لە هەمان کاتیشە ساحەکە زۆر گەورەیە خەڵکی زۆر لەیە لە بەشی سەرەوە بۆیە ئەبێ ڕەنگی زەق لە بەرکات بۆی خەڵک لە هەموو لایەکەوە بتوانێت چایی لێبێ بیبینن ئەگە ڕەنگێکی زۆر مات لە بەرکە لەوانەیە ون بێت زۆر دیار نەبێت بەڵام ئەم ڕنگانەوەی لەکە زیاتر دەرکەوێت جا خۆشی خەڵکی لاتین و ئەوانەیە جا عاتن ئەو کەسانە بەو ستایلانەوە ناسراون ئەو ستایلە هەر لە خۆی جوانە ڕێک ڕێکوا بڵێ هەرەوە نەبڵێ وڵاوایە کەواتە خاتوبانە بەبەسێک لە ستایلی ئەم سەردەمەی خۆمان بکەین لە ئێستەیە ئەو جلوبەرگانی کە خۆمان ئەیپۆشین زیاتر چ جلوبەرگێک لە تەواوی جیهانە ناوبانگێکی زۆری هەیە یاخود با بڵین کەسایەتی بەناوبانگەکان ئەیپۆشن و کوردی خۆشمان با بڵێن خۆمان بە شێوەیەکی گشتی هەندێک جار لێکچوونمانە بێت وە چاولێکردنمانە بێت و هەندێک جار ئەوانیش چاولێ ماکەن بەڕاستی چونکە ئێمەش کەسایەتی زۆر ناودار و زۆر فاشنستمان هەیە یعنی کە جلوبەرگی زۆر جوانە پۆشن پێمان بڵێ لە ئێستا چه ستایلێک ناوبانگێکی زۆری هەیە بۆ جلوبەرگ مەبەستە ئەوەی لە ستایلی ڕۆژانەیە یا بۆ ستایلی ڕۆژانە بێگومان بەڵێ ڕۆژانە ئەگەر باسی ئەوە بکەین ستایلێکی زۆر دیاریکراو نییە بە شێوازی ڕێخستنە کە هەنێت شتە گۆڕێ لەم دوایانە ستایلی سکارف ئەوەی کە بۆ ملبستی زۆر بوو بە ترندێکی گەورە کە خەڵک بۆ سەر کەمەرەی بەستێ ئەمە شێوازێک منیش بەکارمێنە بڵێ ئەمە شێوازێک بوو یعنی گۆڕانکاریکی زۆر بچووکە لە جلەکە بەس جلەکەی زۆر گۆڕی ئەمەیەکێک بلو ستایلانەی خەڵک زۆر بەکارێنە بووە بە ترندێک ئەیتر هەنێ ڕەنگیش هەیە کە وەکو ڕەنگی زەردی کاڵ و بەتەریەڵۆ ئەمانە و یەکێک لەو ڕنگانەی کە زۆر جوانە و ترێندا بەس هێشتا هەستەکەم لای ئێمە زۆر ئەو ترێندە نیە ڕەنگی پیرۆزەیە پیرۆزەی بەڵێ ڕەنگی پیرۆزەی ڕەنگێکی زۆر جوانە بۆ هاوین ئێستا بۆتە ترێند بەس تۆزە لای ئێمە کەمە زۆر ڕاستە بەڵێ کەواتە بە باسێک لە جلوبەر بکەین بە شێوەیەکی گشتی لە کوردستانە سایلی جلوبەرگەکانت بەلاوە چۆنە باسی جیهانیەکانمان کرد بە باسی کوردی خۆشمان بکەین بەڵێ ستایلەکان زۆر جوانن هەر کەسێک و شخصیاتی خۆی پیشانەیە لەو جلەی کە لەبەری ئەکات بەڵامیتر ئەبێ ئاگامان لەو شتانە بێت کە ئەو جلەی لەبەری ئەکەین لەگەڵ ئەو شوێنەیە بگونجێکە بۆی ئەڕۆین یعنی هەنێ جل هەیە زۆر جوانە لەگەڵ ترندیشە بەس بۆ ئەو شوێنە ناگونجێکە کەسەکە بۆی ئەڕوات بەس ئەو کێشەیەم هەیە لێرە لەگەڵ خەڵکە ئەگینا ئەوەی ئاگام لێبێ خەڵک لەگەڵ ترێندا ئەڕوا ئاگای لێتی زۆرم پێخۆشە ئەوشتە کەواتە کێشەکە چی بێسا لێرەیە ئەوەیە کە لەگەڵ شوێنەکە جلەکان ناگونجێنن یعنی بۆ نمونە من بچم بۆ بازارێک نابێ هەنێ جل لەبەر بکەم یا بچم بۆ مەطعمەیەک هەنێ جل هەیە نابێ بیکەم ئەو شتانەیە کە ئەبەیەکێک ئاگای لێبێ زۆر باشە کەواتە خاتوبانە بە بۆ چۆنی تۆ وەکو دیزاینەرێک چۆن بزانین چ جلێک چ ڕەنگێکی جلوبەرگ بۆ ئێمە گونجاوە ئۆکێ بۆ مەسەلەی ڕنگ ئەبێ ئەو ڕەنگە کە حەزل لێ تاقیکەیتەوە بیخەیتە نزیکی پێستە دیادەم و چاوت ئەگەر ڕنگ و ڕوت پێی کرایەوە ئەوە ینی ئەو ڕەنگە و لێت ئەگەر هەستە کرد ئەسمەر بووی ئەو ڕەنگە و لێ نایەت بەس هەنێک کەس کێشەی نییە کە ئەسمەر دەرکەوێت بۆیە حەزم لێ مشکلەکەم بۆیە لە کێشەی نیە ینی ئەم شتە هەر ینی بۆ خۆتە تۆ حەزناکی ئەسمەر دەرکەوی لە بەری مەکە بەس کێشەونە بێت لە بەری کەس هیچ کێشەیەک نییە تا ینی هەر ئەوەندەیە
پێوانەکردنی ئەو ڕەنگەی کە بۆ بەڵێ جلوبەرگی لەم خۆت دوایینە ئەم ئەی تێستە زۆر بڵاو بووە کە خەڵک ئاوا تەستی ڕەنگە کات یعنی زۆر ڕاستە. تەستێکی جیهانیە ئاوا دایەنێن تر یەکسەر هەست بە فەرقەکە ئەکەی لەگەڵ ڕەنگێکی تراسە بۆ نمونە من ڕەنگی کاڵم زۆر لێ نایێت ئەسمەرم ئەکاتەوە بەس هەنێجار هەرێکم هەر کە ئەیکە حەزم لە ڕەنگەکەیە ڕاستە بەڵێ. هەموو ڕەنگێک جوانە بە شێوەیەکی گشتی ئەوەی مێتاڵ و هینەکە هەبوو ڕەنگێکی ئاڵتونی بوو گۆڵد و میتاڵک گۆڵد و مێتاڵەکە بەڵێ، هەبوو بەڵێ. بەکارە هێنا بۆی کە بزانی کامیانە زۆر لێ جوانە بەڵێ جا منیشی وایەتم گۆڵدە بەس مێتاڵەکەم لێ جوانتر بوو ئەو مشکلەیەمان هەیە مێتاڵێکیش ئێستا زۆر ترێندە ڕاستە زۆر بەڵێ. ڕاستە کەواتە پێم بڵێ لە ڕووی جلوبەرگی پێشکەشکار کە لە نێو سۆدەیە بەرنامەیەکی هونەری هەبێت چ ئامۆژگاریەکە هەیە بۆ ئێمە ئۆکێ من بەڕای من بۆ پێشکەشکارەکان بەرنمەکەش دەوری هەیە ئەگەر تۆ بەرنمەیەکی ینی هاواڵگیری و ئەوانە بێت ئەبێت زۆر فۆرماڵتر بێ قات بێت ئەوانە بێ بەس هەندێک بەرنامەی تر هەیە ینی بەڕای من تا فۆرماڵتر بێت جلەکە جوانترە ئێستا هونەرەکە ئێمە چی باشە بۆ ئەوەی ئێوە ئەتوان هەموو شتێک زۆر بکات. دەستکراون بۆی ئێمە بەڵێ کە بەرنامەکەشتان هەر باسی هونەرەکە باسی هەموو شتێکە ئەتوانن زۆر تاقیب بکەنەوە ترندەکان تاقیب بکەنەوە زۆر ستایل تاقیب بکەنەوە بەس لە هەمان کاتە نابێ هەستەکەم لە قاڵبی فۆرمەڵی بڕاتە دەرەوە زۆر ئەمە زۆر فۆرمەڵی پێویست نییە بەرنامەی کورسات مەگەزین وایە بەڵێ زۆر یعنی ئەو زۆرە نا و بەڵام هەرش نابێ فۆرمەڵیش نەبێت یعنی لە بینەکە لە بینەکەی بەڵێ پێم بڵێ ئایا ستایل یاخود پانتایی داهێنان لە نێو ستایلە هیچ سنوورێکی هەیە ناوەڵابی شازێک من خۆم دیزاینەرم دیزاین بۆ خەڵک دروست دەکەم بۆ حەفلەکانیان بەجدی زۆر جیهانێکی ینی قوڵە تا بڕۆیت تا شتی تازە هەیە تا بڕۆیت ینی ئەوەش نییە بڵێم هەر بەردام ئەبێ لەگەڵ ترێندەکە بڕۆیت نە هەنێجار خۆت شتێک دروستەکەی ئەبێ بە ترێندێک لە نێو دیزاینەرەکانە کاما دیزاینەر زۆر کارەکانی بەدڵە جیهانەکان بەڵێ وڵی ئیلی ساب زۆرم بەدڵە بەڵێ ڕاستە هەستەکەم ستایلی خۆشم زۆر لێ نزیکە ینی هەر لە مناڵیەوە چاوم لەوە زۆر بە خێرایی دەرکەوت زۆر لە تەمەێکی زۆر گەنجیشا دەرکەوت ڕاستەقیەوە دەستە خۆش ڕێخات و بانە ئەگەر هەرچێکتمان بێتوانی ئاماژەی پێ بکەیت هەموو شتێکمان دەستە خۆش زۆر سپاس بۆ تۆش دووبارە خۆشحاڵ بن کە لەگەڵمانە زۆر سپاس ئازیزان و